وەزارەتی بەرگری بەریتانیا لێکۆڵینەوەیەکە با بڵێن دیراسەیەکی یا توێژینەوەیەکی تایبەتی کردووە بۆ بارودۆخی پێشمەرگە لەو کاتەدا لە ساڵی 2015 و دیراسەیەکی کردووە بۆ وەزعی هێزی پێشمەرگە لەو کاتەدا و ئەم دراسی پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. لێژنەیەکی باڵا لە وەزارەتی پێشمەرگە کە ڕاست پێدرابوو لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە و لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ئەم سێ دیراسەیان بەیەکەوە دەمج کردووە و یەک دیراسەیان دروست کردووە یان با بڵێن پرۆگرامێکیان دروست کردووە بە ناوی پرۆگرامی پێشمەرگە لە ئایندەدا. ئەم پرۆگرامە وڵاتی بەریتانیا وڵاتی ئەمریکا لەگەڵ وڵاتی ئەڵمانیا هەر سێ وڵاتەکە پاڵپشتی ڕاوێژکاری بۆ ئەم بەرنامەیە و پرۆگرامە پێشکەش کردووە. تقریبەن لە کۆتایی 2019 وڵاتی هۆڵەنداش پەیوەندی کردووە بەم سێ وڵاتەوە و ئێستا لە ئێستادا 4 وڵات جگەر لە هاوپەیمانێتی نێودەوڵەتی بەگشتی پشتگیری ئەم پرسە دەکەن لە وەزارەتی پێشمەرگە بە شێوازێکی گشتی کە مەطلبێکی و داواکارێکی جەماوەریە ئەویش یەخستنی هێزەکانی هەفتا و هەشتایە و یەخستنی هێزی ئەم حیزبانەیە لە ژێر چتری وەزارەتی پێشمەرگە. ئەوە ئامانجی ئەم پرۆگرامەیە کە هەتا ئێستا بەردەوامە وە کاری لەسەرەکرێت. ئێمە 20 لیوای مشتەرەکمان هەیە کە لە هێزی هەفتا و هەشتا پێکاتووە و لە ئێستادا کە ئەمە یەکێکە لە بەرنمەکانی پرۆگرامی چاکسازی کە دامەزراندنی سیستەمی فرقەیە لە وەزارەتی پێشمەرگە بە پاڵپشتی هێزی هاوپەیمان ئەم سیستەمە کە پێشتر نەمان بووە لە هەرێمی کوردستاندا سیستەمی فرقەیە ئێستا دوو فرقە دامەزراوە و مزەکرەیەکی تەفاهم هەیە کە واژوو کراوە لەگەڵ وڵاتی ئەمریکا و لەگەڵ پەنتاگۆنە کە پێڵێن Memorandum of Understanding MOU پێڵێن ئەم بەپێ ئەم مزەکەری تەفاهمە ئێستا و بە پاڵپشتی پرۆگرامی چاکسازی و وەزارەتی پێشمەرگە دوو فرقە دروست دەکرێت لە نێو وەزارەتی پێشمەرگە. مەسەلەی یەخستنی هێزەکان مەسەلەی ڕێخستنی هێزەکان ئەمە بابەتێکی تەکنیکیە فەنیە ئێمە ئیشی ئێمە لەم بوارەدا و لەم مەجالەیە. بەڵام شاراوە نییە کە ئێمە ئەزانین و خەڵکیش هەموو لایەنەیەکیش ئەزانێ کە هەفتا و هەشتاش لەبەر ئەوەی ئەوان پێشمەرگە ئەێن بە وەزارەتی پێشمەرگە و ئەوان پاڵپشتی ئەم پرۆسەیەکەن بۆ یەخستنی هێزەکان بۆیە جاروبار کە هەندێک گرفتی سیاسی ڕوودەدا لە هەرێمی کوردستان کە ئەمە شتێکی زۆر ئاساییە ساردیەک لە نێو حیزبەکاندا دروست ببێ یان بۆ چوونێکی جیاواز هەبێت لە هەندێک بابەتی و پرسی جیاواز و یا لە دەرەوەی بابەتەکانی کە عیلاقی بە ئێمەوە هەبێ ئەمە تەسیرە کار و کاریگەریەکانی ئەگەڕێتەوە سەر پرۆسی ریفۆرمی وەزارەتی پێشمەرگە. یەکێ لە پرۆژەکانمان کە ناوی تەجنیدە یان بە کوردەکەی پێڵێن وەرگرتنی پێشمەرگە وەرگرتن و دامەزراندنی پێشمەرگە ئەم پرۆژە یەکێکە لە پرۆژەکانی پرۆگرامی چاکسازی و میکانیزم و ئالیەتی پێویستی داڕێشتووە بۆ وەزارەتی پێشمەرگە کە لە ئایندەیەکی نزیکدا هاوڵاتیەک یان کەسێک لە هەرێمی کوردستان کە سەر بە حیزبێک نەبێ سەر بەلایەنێک نەبێ بتوانێت لە ڕێگای ئەم جێبەجێکردنی ئەم پرۆژەوە وەربگیرێ لە وەزارەتی پێشمەرگە بە تایبەتی کار بک لە وەزارەتی پێشمەرگە وەکو پێشمەرگەیەکی کوردستانی سەر بە هیچ حیزبێک نەبێت ئەمە زۆر زۆر تەبیعیە و لە ئایندەیەکی نزیکیشدا ئەم میکانیزمە جێبەجێکرێت. هەشت لیوای تازە هاتوۆتە ناو وەزارەتی پێشمەرگە و هێزی هەردوو فەرماندەیی پشتیوانی یەک و دووش بە جیاواز هاتنوتە سەر وەزارەتی پێشمەرگە کە یعنی خۆیان هەر یەکێکان لە هەفتا هاتووە یەکێکان لە هەشتا هاتووە هێزی پشتیوانی یەک و دوو بەڵام لەسەر ئێستا لە ژێر چەتری وەزارەتن و موچەشیان لە لایەن وەزارەتی پێشمەرگە وەرەگرن. بۆ ئەو لیوانەی وەزارەتی پێشمەرگە
کە ئیش دەکەن حالیان لە ژێر چەتی وەزارەتی پێشمەرگە 20 لیوایە وەرزان لە ڕاستیدا هیچ هینێکی تازە بۆ ئێمە نەهاتووە تەوجیهێک کە بە خێرا بکەین یان خاو بکەین بەڵام ئێمە بەشدارین لە سەررجەم ئەو کۆبوونەوە گرنگانەی تایبەتن بە پرسی چاکسازی لەسەر ئاستی باڵای وەزارەتی پێشمەرگە ئەو ئەگەرە ئەو مەترسیە هەمیشە هەر هەیە یعنی دائیمەن هەر هەیە بۆیە ئەوانیش لە ڕوانگەی هاوکاری و لە ڕوانگەی پاڵپشتیەوە هەندێک جار فشار ئەخەنە سەر هەرێمی کوردستان و سەر هێزی پێشمەرگە کە پێویستە ئەم یەخستنەوانە و یا ئەم بڵین پرۆسی ریفۆرمانە بەڕێوە بچێ بە شێوەیەکی باشتر ئەگەرنا ئێمە پێداچنەوەیەکەین بەو هاوکاری و پاڵپشتیانی کە هەمانە بۆتان وەکو فشارێک و هەمیشە ئەوان هاوکارن لەگەڵمانە.